چواردە ساڵ بەسەر خۆپشاندانە خوێناوەکەی کەرکووک تێپەڕی. ئەو ڕۆژەی کورد لە کەرکووک دژی هەوڵێکی شۆڤێنی ڕژانە سەر شەقام لە ناکاو تەقینەوەیەکی خۆکوژی خۆپشاندانەکەی خوێناوی کرد و 24 شەیدی لێکەوتەوە. بەڵام خۆپشاندەران هەر لەو شوێنەدا دروشمی خوێناوی لێرە ناڕۆینیان بەرز کردەوە. فەلاح ئەو کەسەیە لافیتە خوێناوەکەی بەدەستەوە بوو، ئێستاش هاتووەتەوە هەمان شوێن. ئێمە ڕێپێوانێکی ئاشتخوازانە بووین لە هەر چوار قومێتەکەی شاری کەرکووکتیە بوو، بەڵام کە هیچە خۆی تەقاندەوە ئێمەش ئەو شەیدانەمان سواری سیارە و سواری ئەو کارانەی کە بۆ مستەشفا ئازادی بەڕێیانەخەن. یەکێ بوون لەو لافتە خوێنانم بەرز ڕاگر بە دروستمی لێرە ناڕووین خوێنی ئەو شەیدانی پێوە بوو. مامۆستایان لە خۆپشاندانەکەی 28 تەمموز ڕۆڵی بەرچاویان هەبوو لێرە داوەستاوان بۆ یادکردنەوەی ئەو ڕۆژە. بەڵام ئەوەی نیگەرانی ئێستای مامۆستایان و تەواوی کەرکووچەکانە بەردەوامی هەوڵی شۆڤێنی و ڕەگەزپەرستانە کە ڕۆژانە بە تعریب و جۆرەها کاری دیکە جایەتی خۆیان بۆ کورد دووپات دەکەنەوە. 14 ساڵ دوای ئەو حەدەسە ئێمە لێرە دووبارەیەکەینەوە تاکوی ئێستا نەمانتوانیوە مافەکانمان دەستە بەر بکەین یاخوی ئیدارەی شار نەیتوانیوە بە یەکسانی نەیتوانیوە ئیدارەیەکی جوان بەڕێوە با لە شاری کەرکووک. بۆیە ئێمە ئەمڕۆ داوامان لە هەرسێ سەرۆکایەتەکەی عێراق و هەرێم کردووە و داوامان لە هەموو حیزبە کوردستانی و عێراقیەکان کردووە و داوامان لە خودی وێنامی کردووە کە نوێنەریان لێرەیە بە ئاوڕێکی جدی بدەنەوە لەم پێکاتانە. شۆڤێنیت بەکاربێنن لە ناو کەرکووک بۆیە لەوێ ئەو کۆبوونەوە گردبوونەوەیە کرا بەداخەوە کە زۆر جێگەی نیگەرانی و زۆر مەئسات بوو لە ڕۆژێکی وایە لە کەرکووک ئەو مەئساتە ڕوبەڕووی بووە و مامۆستایانی کەرکووکیش چۆن هەل لە ڕابردووشە هەمیشە پشکیان هەبووە لە قوربانیاندا و نۆ شەهیدی مامۆستا لەم بابەتە شەهید کرا. خۆپشاندانە خوێناوەکەی 28 تەمموز دش بە پرۆژە یاسای 24 لە یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بوو کە لەو ڕێگەیەوە شۆڤینەکانی ئەنجومەنی نوێنەران دەیانویست کەرکووک بگەڕێنەوە بۆ دۆخی سەردەمی بەعس. بەڵام سەرۆک مامزەلال لە ڕێگەی بەکارهێنانی ڤیتۆوە شکستی پێهێنان. کارۆن محەممەد کورد ساد نیوز کەرکووک.